هاوڕێیان ژام کاتتان باش. ئەم بەشەم تەرخان کردووە بۆ باسی هزری سەردەم. مەبەستم لەمە چییە؟ بە بۆچوونی من لە هەموو سەردەمێکدا هزرێک زاڵە. ئەمەش ئەوە ناگەیەنێت هەموو بۆچوونی کۆمەڵ لەسەر ئەو هزرە تەبایە، نەخێر، بەڵکو لەناو ئەو هزرەدا بۆچوونی زۆر جیاواز و ناتەبا و تەنانەت دژبەیەکیش هەن. دەبێت کۆمەلگا بە جۆرێکی وا دابڕێژرێت کە دەرفەت نەبێ ئەم بۆچوونانە لە چوارچێوەی ئەم هزرەدا ببێ بە سەرچاوەی تند و تیژی. چۆن هزری سەردەم لە کۆمەڵێکدا سەر هەڵدەدات، چۆن دیبەیتی دروست دەبێتە پێشکەوتنی کۆمەڵ. ئەو دەستگا فەرمی و نافەرمیانە چین کە هزری سەردەم دافرێنن. کەواتە لێرە سێ کۆنسێپت هەیە. یەکێکیان چۆن هزری سەردەم سەر هەڵدەدات لە کۆمەڵدا، چۆن دیبەیت یان دیبەیتی دروست دەبێتە پێشکەوتنی کۆمەڵ. ئەو دەستگا فەرمی و نافەرمیانە چین کە هزری سەردەم دافرێنن. کۆنسێپتی گۆڕانکاری سەرەتا لە عەقڵدا سەر هەڵدەدات بەر لەوەی لە ئەرزی واقیعدا بەرجەستە ببێت. ئەم کۆنسێپتە وەکو کۆمەڵێک بۆچوون و چەمکی تەبا و ناتەبا سەر هەڵدەدەن. ئەمجار لە ئەنجامی دیبەیتێکی بەربڵاودا لە ڕێی ئەو دەستگایانەوە کە ئاماژەم پێکردن دەبێتە هزری گۆڕانکاری. ئەمیش بەرجەستە دەبێت لە ژیاندا و پاش بەرجەستە بوونی سەر لە نوێ کاریگەر دەبێتەوە لەسەر عەقڵ، لەسەر هزری سەردەم. بگرە هزرێکی سەردەمی دیکە دائافرێنێ. من جەختم هەرێمی کوردستانە. ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا زەمینەی سەرهەڵدانی ئەو هزرە نییە. لێرەدا ئەو باسە تاوتوێ دەکەم. من ڕێبا فەتاحم، بایەخم بە بابەتی ڕۆشنبیریە. زۆر سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایبێ بکەناڵە بکەن، ئەوە دەبێتە هاندەرم. سەرچاوەکانی هزری سەردەم چین؟ لە کۆمەڵێکی هاوچەرخدا چەندین سەرچاوەی ئەفراندنی هزری سەردەم هەن. دیارە هزری سەردەم هزرێکی کۆمەڵایەتیە کە ئەمانیش لە دەستگای فەرمی و نافەرمیدا گرتبوونەتەوە. من لەمانی خوارەوەدا کۆیان دەکەمەوە. ئەمانە گرنگەکانن. زۆر سەرچاوەی دیکە هەیە کە من لێرەدا ئاماژیان پێنادەم. ئەوەی کە دەمەوێ نیشانی بدەم ئەوەیە کە ئەم دەستگایانەی کە دەستگا سەرەکیەکانن چۆن ڕۆڵی پۆزتیڤی خۆیان دەبینن لە کۆمەڵدا، کە ئێستا لە کوردستاندا ئەم دەستگایانە ڕۆڵیان گەلێک نەگەتیڤە. هەر ئەوەش بووە بەهۆی دامەزراندنی کۆمەڵێکی نەخۆش. ئەو دەستگایانە پەرلەمان دیارە گەلێک گرنگە، میدیا ئەگەر سەربەخۆ بێ کاریگەری گەورەی دەبێت. ئاین دەکرێت ڕۆڵێکی تایبەتی هەبێ. فێرگەکان زانکۆ بن، قوتابخانە بن، جێی تەکنیکی بن، دەکرێت ڕۆڵێکی کاریگەریانە. ئینتەلیجەنسیا مەبەستم ڕۆشنبیرانە، هەڵبەت ڕۆشنبیرێک کە کاریگەری کولتوری و سیاسی و کۆمەڵایەتی هەیە. کۆڕ و کۆبوونەوەی گشتی گەلێک گرنگە. تۆڕە کۆمەڵایەتەکانیش لە سەردەمی ئەمڕۆدا ناکرێ فرامۆش بکرێن. پەرلەمان سەرچاوەیەکی گەلێک گرنگی ئەفراندنی هزری سەردەمە. ئەو دیبەیتەی لە نێوان حیزبی ئۆپۆزیسیۆن جا هەرچەنگە بن لەگەڵ حیزبی ناودەسەڵات جا هەرچەنگە بن دەکرێت دەربارەی کێشە هەنووکەیی و درێژخایەنەکانی کۆمەڵ و گەلن. ئەم دیبەیتە کە پەخش دەکرێت دەبێتە چاویجی دیبەیتێکی کۆمەڵایەتی بەربڵاو. ئەمیش هزرێکی سەردەم دەئەفرێنێ یا کاریگەر دەبێ لەسەر هزری سەردەم. ئەم دیبەیتە دەکرێت دەربارەی هەموو پرسێکی ژیان بن: کۆمەڵایەتی، سروشتی، ژینگە، سیاسی، کولتوری، نێودەوڵەتی تا دوای. ئەم دیبەیتە کە لە پەرلەمان ئاکرێ جۆرێکە لە هۆشیارکردنەوەی خەڵک، هۆشیارکردنەوەی کۆمەڵ. لە هەرێمی کوردستاندا چ دەگوزەرێ؟ یەکەم، پەرلەمان ئۆپۆزیسیۆنی تیان نییە. بەمەش پەرلەمان لەو دەستگایەوە کە باسم کرد ڕۆڵی خۆی دەدۆڕێنێ. دەبێ هونەر لەوەدا چی بێت؟ کۆمەڵی ئەندام پەرلەمان کە هەمویان لەسەر دەسەڵات رازین لە جێگا کۆ ببنەوە. هیچ هونەرێکی تێدا نییە و ناتوان هیچیش بە ئەنجام بگەێنن. پەرلەمانی کوردستان لە باشترین وەسفیدا مۆری سەرکاغەزە. پاسا و زۆر جار بۆ پێشێلکردنی مافی خەڵک دەهێنێتەوە. فەرمانگەیەکی حیزبیە.
هەموو حیزبەکان پێکەوە بە ئەجەندەی حکوومەت دەسەڵاتی جێبەجێکردن ڕازین، ئەویش مانەوەی دەسەڵاتە وەک ئەوەی کە هەیە. پەرلەمانی کوردستان ڕۆحی تەحەدای کێشراوە، ڕۆحی دیبەیتی کێشراوە. دامەزراوەیەکی دیکە کە ڕۆڵێکی کاریگەری لە ئەفراندنی هزری سەردەمدا هەیە میدیایە. میدیا زۆر جار بە دەسەڵاتی چوارەم دادەنرێت دوای دەسەڵاتی قانوندانان و دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی دادوەری. لە ڕۆژگاری ئەمڕۆدا ماسمیدیا کاریگەریەکی تایبەتی هەیە، چونکە ماسمیدیا هەر بە تەنیا نییە بەڵکو کاریگەری گەورەی هەیە لەسەر سۆشیال میدیاش. میدیا سەرچاوەیەکی زۆر گرنگە بۆ تاوتوێی هەموو ئەو پرس و کێشانەی پەیوەستن بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە. هەروەک ڕۆڵی میدیایە کە جوانی کۆمەڵ سەخت بکاتەوە و بەرزبی نرخێنێ بۆ ئەوەی ببێتە جۆرێک لە کولتور. بابەتی میدیا تەنیا لۆکەڵ نییە، بەڵکو بابەتی نێودەوڵەتی و جیهانیش دەگرێتەوە. ئەمە ڕۆڵێکی زۆر گرنگ دەدا بە میدیا لەوەدا کە دەتوانێت هەم ئەقڵی خەڵک بکاتەوە هەم چاویان بکاتەوە. زۆر ئەزموونی نێودەوڵەتی هەیە کە میدیا دەتوانێت گفتوگۆی بکات و بیکا بە داواکاری خەڵک. زۆر کێشە و پرس هەن کە زۆر جار خەفە کراون. میدیا دەتوانێت ئەو کێشە و پرسانە بهێنێتە سەرەوە و بیانکە بە پرسی سەردەم. ئەو دەرفەتانەی کە بۆ میدیای حیزبی هاتۆتە پێشەوە بە میدیای سەربەخۆ نەدراوە. سەبەلاحەکان هەمویان میدیای حیزبن، بنەماڵن یا میدیای کەسانی دەستڕۆیشتوون کە بە دەرامەتی گەندەڵی بەڕێوە دەچن. دەتوانم بڵێم ژەهر دەدەن بە خەڵک. ئەو میدیا گەندەڵە چیدی ناکات تەنیا ژەهراویکردنی ئەقڵی خەڵک نەبێت. بۆ کۆمەڵێک کە خوێندەواری کەمە و زۆربەی موسڵمانە، ئاین دەتوانێت ڕۆڵێکی گەلێک پۆزیتیڤی لەسەر ژیانی کوردەواری هەبێ. ئاین دەتوانێت هەوێنی پێکەوە ژیان و تەبایی کۆمەڵایەتی بێ. ئەم ڕۆڵە پۆزیتیڤە کاتێک دەبینێ کە خۆی لە سیاسەت و هەموو بەرژەوەندێکی دنیا پاراست بێ. دووەم، لە حیزبی سیاسیدا گرت نەبێتەوە. سێهەم، توندوتیژی بڵاو نەکاتەوە. ڕۆڵی ئاین و مامۆستایانی ئاینی ئەوەیە کە خۆشەویستی لە کۆمەڵدا بڵاو بکەنەوە. بۆ نمونە مامۆستایانی ئاینی دەتوانن ڕۆڵێکی پۆزیتیڤی وایە نەبێت کە هیچ دەستگایەکی فەرمی و نافەرمی نەتوانێت بیبێت. مامۆستایانی ئاینی بۆ نمونە لە گەڕێکێکدا کە مزگەوتێکی تێدایە پەیوەندی ڕاستۆ خۆیان بە خەڵکەوە هەیە. ئەگەر ڕۆژانەش قسە بۆ خەڵکە نەکەن، هەفتانە قسەیان بۆ دەکەن. ئەو قسانێکی دەیکەن دەکرێت سەرچاوەی ئاشتی و تەبایی بێ، هاوکات دەکرێت سەرچاوەی توندوتیژی و هەڵوەشانی شیرازەی کۆمەڵ بێت. مامۆستایانی ئاینی دەستگا ئاینیەکان پێویست ناکات تێکەڵ بە سیاسەت بن. نە تێکەڵ بە سیاسەتێک بن لەگەڵ دەسەڵاتدا بێ، نە تێکەڵ بە سیاسەتێک بن لەگەڵ خەڵکدا بێت، بەڵکو کاری ئەمان پارێزگاری، خۆشگوزەرانی و تەبایی و ئاشتی کۆمەڵایەتیە. ئاین نابێت بکرێ بە حیزب، بەڵکو ئاین ئەبێ بە پاکژی بمێنێتەوە. لای من ئاین یان هەر باوەڕێکی ئاین پەیوەندیەکی ڕۆحیە لە نێوان ئایندار و کردگاردا. جا ئەو کردگارە هەر وەسفێکی هەبێت، نە بە کەسدا تێدەپەڕێ نە بە پەرستگادا. هەڵبەت کەسی نمونەیی وەکو هەموو بوارێکی دیکەی ژیان دەکرێت کاریگەر بێ لەسەر ئاینی ئاینداران. هەروەها گرتبوونەوەی ئاینداران دەکرێت ببێ بە هەوێنی خاوێنکردنەوەی ڕۆح و نزیکبوونەوە لە کۆنسێپتی کردگار، نەک لە کەسی کردگار. لای من ئەوە ڕۆڵی ئاینە. ئاین بۆ خودی خۆتە، بۆ پاکردنەوەی ڕۆحی خۆتە. ئاین بۆ ئەوە دامەزراوە کە ڕۆحی کەسێک پاک بکاتەوە لە هەموو ئەو ناشرینیانەی کە ڕۆژانە تێکەڵمان دەبێت، تێکەڵ بە ڕۆحمان دەبێت. ئەگەر ئاین بێ بە هەوێنی دامەزراندنی ڕێکخراوێک وەکو داعیش، ئەوە بە تەواوی ڕۆڵی خۆی لە دەست دەدات. بەڵام ئەگەر ئاین تەبایی و خۆشەویستی بچێنێت، ئەوە ڕۆڵێکی کاریگەری دەبێ و بەردەوام دەبێ
لە دروستکردنەوە و لە بیناکردنەوەی خۆیدا، وەکی دیکە خەڵک لێ ئەترێکێتەوە. فێرگە ڕۆڵێکی باڵای هەیە لە دامەزراندنی هزری سەردەمدا. فێرگە زۆر جۆری هەیە، قوتابخانەیە، زانکۆیە، جێی تەکنیشیە، خوێندن دەکرێت هونەر بێ، فەلسەفە بێ، زانست بێ، تا دوایی زۆربەمان ئەگەر زانکۆ تەواو بکەین بەلانی کەمەوە 16 ساڵ تا 20 ساڵ دەخوێنین. ئەمە بەشێکی زۆرە لە ژیانی مرۆڤ. ئەم بەشە زۆرە پێویستە بە بایەخێکی تایبەتیەوە کۆمەڵوەری بگرێت. منداڵان دەکرێت بە جۆرێکی وا پەروەردە بکرێن لە فێرگەکاندا کە ببن بە هاوڵاتی زۆر بە کەڵک، هەم بۆ خۆیان هەم بۆ دەوروبەریان. هاوکات دەکرێت خەڵکی نەخۆش و بێکەڵکیان لێ دەربچێت، ڕاستیەکەی ئەویان کەوتوتە سەر کۆمەڵ. فێرگە هەموو دەستگایەکە کە پەرە بە پەروەردەکردن و فێرکردن بدات. ئەمە پێناسیەشی گەلێک بەربڵاوە. بۆ ئەوەی کە فێرگە کاریگەر بێت، یەکەم پێویستە سەربەخۆ بێت. سەربەخۆ بێت لە کاریگەری دەرەکی، لەوەی کە حیزبێک، دەسەڵاتێک، بنەماڵەیەک فەرزی بکا بڵێ هەر ئەبێ ئەمە بخوێنن، یا ئەبێ بەم کەسە بڵێن سەرکردە، بیا بەم کەسە بڵێن نەمر. فێرخوازان ئەبێ فێری تونند و تیژی نەکات. پەیامی قوتابخانە ئەوەیە کەسی کۆمەڵ فێری زانست و فەلسەفە و هونەر بکات. خۆ ڕەنگە فێرگە دوو لایانی گەلێگەریکی هەبێ، لایەنێکیان پەیوەندە بە خودی کۆمەڵ خۆیەوە، ئەو کۆمەڵەی فێرگەکانی تێدایە. بۆ نمونە فێرگەی کوردستان پێویستە بایەخێکی تایبەت بە کولتور و زمانی کوردی بدات، هەروەک پێویستە چەقی کرانەوە بێ بەڕووی فەلسەفە و زانست و مێژووی مرۆڤایەتیدا. لە ڕۆژگاری ئەمڕۆدا کە کۆمەڵگەی جیهان بۆ بە گوندێکی گچکە، زانست زۆربەی لە وڵاتانی دیکەیە، لە کوردستان نییە. بەرهەمهێنانی فەلسەفە و مێژوو لە وڵاتانی دیکەیە. بۆ ئەوەی بتوانین لە ژیان تێبگەین، ڕاستە بە دیدێکی کوردیەوە دەکرێت سەیری بکەین، بەڵام ناکرێ خۆمان بێبەش بکەین لەو هەموو دەرامەتە مەزنەی کۆمەڵگای مرۆڤایەتی بەرهەمی هێناوە. بۆیە فێرگە پێویستە لایەکی پەیوەست بێ بە کولتوری کوردەواری خۆیەوە، بەڵام لاقورسەکەی پێویستە ڕووی لە پێشکەوتنی جیهان بێ. ئەبێ فێرگە بتوانێت کەسێک پێبگەێنێت کە زانابێت، کەسێک پێبگەێنێت کە زانابێت لە ئاستی جیهاندا. ئەوەش گەلێک گرنگە کە بەرپرسی کۆمەڵە. پاژەوەی کە خوێندکار سەرکەوتووانە خوێندنەکەی تەواو دەکات، پێویستە دەرفەتی کاریان بۆ بکرێتەوە یان دەرفەتی خوێندنیان بۆ بکرێتەوە. دیارە کۆمەڵ تەنیا بەرپرس نییە لە ئەفراندنی زانادا، فەیلسوفدا، هونەرمەندا، بەڵکو بەرپرسیەکی گرنگی دیکەشی هەیە. ئەویژەوەیە فێرخوازان پاش تەواوکردنی خوێندن دەبێت دەرفەتی کاریان بۆ بدۆزرێتەوە. هەمووشیان لە بەردەمی ئەو دەرفەتەدا پێویستە یەکسان بن. گەروانەکەین کۆمەلگایەکی نەخۆشدا دەمەزرێنین. ئەمڕۆ لە جیهاندا 4 ملیار کەس تۆڕی کۆمەڵایەتی بەکاردێنێ بە هەموو جۆرێکیەوە. ئەم ڕێژەیە نیوەی دانیشتوانی گۆی زەمینە. هەڵبەت میدیایەکی هێندە کاریگەر ناکرێ فەرامۆش بکرێت کە باز لە ئەفراندنی هزری سەردەم دەکەین. تەنیا ژمارەی بەشداران نییە لە تۆڕی کۆمەڵایەتیدا کە کاریگەرە، بەڵکو دانووسانی بەردەوامی بەشدارانە لەگەڵ تۆڕی کۆمەڵایەتی جیاوازدا. ئەمەش تۆڕی کۆمەڵایەتی دەکات بە تۆڕێکی کاریگەر، بە سەرچاوەیەکی بڵاوبوونەوەی بیر و بۆچوونی جیاوازی زۆر زۆر کاریگەر. زۆربەمان سەیری سۆشیال میدیا زۆرتر دەکەین تاکو ماس میدیا. هەر بۆیە زۆربەی ماس میدیای کاریگەر ئەمڕۆ بایەخێکی زۆر دەدا بە لایەنی سۆشیال میدیا. یەکێک لەو کاریگەرانەی کە تۆڕی کۆمەڵایەتی هەیە ڕۆڵی بڵندگۆ دەبینێت کە هەواڵێک یان راپۆرتێک بڵاو دەبێتەوە لە سۆشیال میدیادا، گفتوگۆیەکی بەردەوامی دەکرێت بە بیر و بۆچوونی جیاواز. ڕەنگە هەندێکیان بە هەند وەرنەگیرێ،
بەڵام هەندێکی دیکەیان گومانی تێدا نییە بە هەند وەردەگیرێ چکە بمانەوە نەمانوێ بۆ چوونی هاوڵاتانی ناو کۆمەڵە هەر وەک تۆڕی کۆمەڵایەتی دەکرێ وەکو پێوەری بۆ چوونی کۆمەڵ ببینرێت بۆ دیاردەیەک ئەگەر زۆر بەمان لەسەر سۆشیەل میدیا بین دیارە ئەوەی کە لە سۆشیەل میدیایە گفتوگۆ دەکرێ ڕای زۆربەی کۆمەڵە هەر وەک لە سۆشیەل میدیاوە دەتوانرێ بزانرێ داواکاری کۆمەڵ چییە داواکاری خەڵک چییە ئەمانە هەمووی بەشدارن لە ئەفراندنی هزری سەردەمدا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بایەخی تۆڕی کۆمەڵایەتی و کاریگەری لەسەر کۆمەڵ دەزانن بۆیە هەوڵیان داوە ئەمیش وەک هەموو بارەکانی دیکەی ژیان گەندەڵ بکەن با بزانین دەسەڵاتدارانی کوردستان بنەماڵن خێڵن حیزبن کەسی دەستڕۆیشتوون ڕێکخراون چۆن دەیانەوێت تۆڕی کۆمەڵایەتی گەندەڵ بکەن بە چەند ڕێگەیەک ئەمەیان کردووە هەندێکیان زەقن هەردێکیان بنتۆڕن وەکو من پێی دەڵێم بنتۆڕی کۆمەڵایەتی هەڵبەت بە دەرامەتی گەندەڵی توانیویانە کۆمەڵێک پەیج بۆ خۆیان دروست بکەن دەسەڵاتدارانی کوردستان جا کەس بن یا گروپ بن یا بنەماڵە بن ئەمانە خەڵکیان بۆ بەکرێگرت و بە ناوی ئەوانەوە بڕێوەی دەبن بەردەوام ڕێکخرامی بۆکەن لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا هەوادارانی خۆیان هاندەدەن بچن لایکی بکەن خەڵکی دیکەش لایکێکە دوای ئەوان دەکەوێ هەروەها خەڵکی دیکەش دەیەوە بزانێ ئەوان دەڵێن چی تا ئێرە ڕەنگە کێشەیەکی زۆر گەورە نەبێت هەرچەنگ ئەمەش گەندەڵیە بەڵام بە دوو جۆری کە هەوڵیان داوە کە کۆنتڕۆڵی تۆڕە کۆمەڵایەتەکان بکەن هێندەی من ئاگادار بم یەکێکیانەوەیە کە سەدان بگرە هەزاران پەیجی درۆزنیان دروست کردووە ئەم پەیجانە ناوی جیاوازیان هەیە بەڵام هەر هەمویان بە جۆرێک دەیانەوێت ڕووی ڕەشی دەسەڵاتی هەرێمی کوردستان گەشت بکەنەوە بە واتایەکی تر برەو بە گەندەڵی و ستەمی کۆمەڵایەتی دەدەن ناڕەوایی بڵاو دەکەنەوە دەیانەوێت گەندەڵیەکان و پێشێلکردنی مافی مرۆڤ و ستەمی کۆمەڵایەتی بکەن بە نەریتی کۆمەڵ وای پیشان بدەن کە ئەمە جۆرێکە لە ژیانی ئاسایی جۆرێکی تر لە کۆنتڕۆڵی یا لە گەندەڵکردنی تۆڕی کۆمەڵایەتی ئەوەیە کە لەشکرێکی هێچکار زۆری بنتۆڕیان ئامادە کردووە ئەم لەشکرە دیارە ئەندام و هەوادارانی خۆیانە بە پارە کار دەکەن ئەمانە کاریان چییە هەر کاتێک کە دەسەڵاتی هەرێمی کوردستان دەکەوێتە ژێر فشارەوە و تۆڕە کۆمەڵایەتیەکان ناشرینی دەسەڵاتی هەرێمی کوردستان دەخاتە ژێر پرسیار و تاوتوێی دەکات ئەمان ئامادە بن بۆ ئەوەی کە ئاڕاستەی دیبەیتەکە بگۆڕن مەرج نییە بیگۆڕن بە بابەتێک یا بە کێشەیەک یان بە پرسێک کە پەیوەندی بە سیاسەت و یان پەیوەندی بە دەسەڵاتی هەرێمی کوردستانەوە هەبێ نەخێر ئەوەی دەیکەن ئەمەیە بۆ نمونە خەڵکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا گفتوگۆی گەندەڵی دەکەن ئەمان لە پرێکیانە ناوە و دەڵێن ئەمڕۆ ڕۆژی وێنەی ڕەش و سپیە هەموو ئاڕاستەکە دەگۆڕن خەڵکی ئاسایش دوایان دەکەوێت جۆرێکی تریان بۆ نمونە کەسێک وتارێک دەنووسێت ڕەخنەی توندی هەیە ئەم کەسە ڕۆشنبیرێکە ڕۆشنبیرێکی ناسراوە ئەم بنتۆڕانە چی دەکەن دەیانەوێت ئاڕاستەی یا ئامانجی گفتوگۆکە یان وتارەکە بگۆڕن بۆی کە دەڵێن گرفتەکە دەسەڵات نییە گرفتەکە ئەوەیە کە خەڵک خۆی ئەگەر بە ساکاری بڵێم خەڵک خۆی بێعەقڵە یا خەڵک خۆی ئەمەی قبوڵە ئەمەیان زۆرتر کامپینێکی ناسکە ناڵێن تۆ هەڵەیت بەڵام دەڵێن گرفتەکە دەسەڵات نییە گرفتەکە خەڵکە یا گرفتەکە ئێرانە یا جیۆپۆلیتیکسە هەمیشە دەیانەوێت ئاڕاستەی دیبێتەکە بگۆڕن ئامانج لە دیبێتەکە بگۆڕن بیکەن بە شتێک کە دەسەڵاتدارانی کوردستان بێتاوان خەڵکی دیکەش چونکە شارەزای ئەمە نییە بە دوایانە دەچێت ئەبێ بە دیبیت جاری وایە دەگاتە ڕادەیەکی ئەوتۆ کە ئیتر وتارەکە بایەخێکی وای نامی ئیدی بەم جۆرە دەسەڵاتدارانی کوردستان دەیانەوێت ڕۆڵی تۆڕی کۆمەڵایەتی لە دامەزراندنی هزری سەردەمدا بنەبڕ بکەن کۆمەڵی مەدەنی
کاریگەری بنەڕەتی هەیە لە دامەزراندنی هەزری سەردەمدا. هەندێک جار بە کۆمەڵی مەدەنی دەگوترێ بڕبڕی پشتی دیموکراتی، هەندێک جاری دیکە پێی دەوترێ کەرتی سێیەم دوابەدای سیاسەت و داراییدا. کۆمەڵی مەدەنی چییە؟ هەموو ئەو گردبوونەوە و ڕێکخراوە مەدەنیانە دەگرێتەوە کە هاوکاری کۆمەڵن لە بوارێکی تایبەتیدا، هەمویان پێکەوە زۆربەی بوارەکانی ژیان پڕ دەکەنەوە. دیارە زۆربەیان لە بوارێکی تایبەتدا کار دەکات، جا سیاسی بێ، کۆمەڵایەتی، دادوەری، ژینگە، مافی مرۆڤ، هەژاری، وەرزش، ژنان، منداڵان. کاریانەوەیە کە نیگەرانی گرفت کێشەی ئەو بوارانە بخەنە ڕوو بۆ ئەوەی کە کۆمەڵ و بڕیاردەران بتوانن کاری لەسەر بکەن. لە کۆمەڵێکی وەکو بەریتانیادا ئەم ڕێکخراوانە کاریگەری زۆر گەورەیانێ. بۆ نمونە شێڵتەر یان ئەمنستی ئینتەرناشناڵ یا ئارتیکڵ 19 زۆر ڕێکخراوی دیکە کە نیگەران دەبن تا ڕادەیەکی زۆر دەتوانین بڵێین کە کۆمەڵ لەگەڵ بڕیاردەران دەسەڵاتداران ئەلەرزن. کۆمەڵی مەدەنی گەلێک کاریگەرە، چونکە ئەوەی کە دەیڵێت کاریگەر دەبێ لەسەر میدیا، لەسەر سۆشیەل میدیا، لەسەر گردبوونەوەکانی دیکەی کۆمەڵ، لەسەر بڕیاردەران، لەسەر پەرلەمان، لەسەر حکوومەت، لەسەر دەسەڵاتی دادوەری. بۆ نمونە ئەگەر ئەمنستی ئینتەرناشناڵ لە کارێکی حکوومەت نیگەران بێ لە بەریتانیادا، هەموو ئەوانەی کە ناوم هێنان زۆر بە هەند وەری دەگرن. ناکرێت کۆمەڵێک لافی دیموکراتیەت لێ بدا و کۆمەڵی مەدەنی تێدا نەبێت. هەڵبەت دەسەڵاتدارانی کوردستان بە زۆر ڕێی کاریگەر توانیویانە کە کۆمەڵی مەدەنی لەناوبەرن، بیگۆڕن بە کۆمەڵی حیزبی، بەوەی کە ڕێکخراوی حیزبیان دامەزرانووە بە ناوی ژنان و لاوان و تا دوایی. هەروەها گەرگردبوونەوەیەک یا ڕێکخراوێکیش هەبێت لە دەری حیزبەکان زۆر بە چاکی کۆنتڕۆڵیان کردووە. ئەمەش سەرچاوەیەکی دیکەی ئەفراندنی هەزری سەردەمی لەناو بردووە. هەموو بابەتەکەم کۆ دەکەمەوە. من سەرچاوەی هەزری سەردەمم لە کۆمەڵێک دامەزراوە و گردبوونەوەدا کۆ کردەوە کە ناوەکانیانم نووسیوە، کە ئەمانە هەموو پێکەوە بەشدار دەبن لە ئەفراندنی هەزری سەردەمدا. هەزری سەردەم ئەبێ بە فرەیموەرکێک، ئەبێ بە چێوەیەک بۆ گۆڕانکاری کۆمەڵ، جا لە هەرج ڕوویەکەوە بووە. گرنگی ئەمە لە چییە؟ گرنگەکەی لەوەدایە کە ئێمە هەمومان وەکو هاوڵات دەتوانین بەشدار بین لە ئەفراندنی هەزری سەردەمدا، واتە لە گۆڕانکاری پۆزتیڤی کۆمەڵدا. ئەمەش ڕێ بۆ توندوتیژی ناهێڵێتەوە. پێویست ناکە لاوان بچنە سەر شەقام و بینابسووتێنن، بەردبەهاون. ئەگەر ئەم گردبوونەوانە ئاوەڵا بن بۆ هەمووان بتوانن بیر و بۆچوون و ڕای خۆیان دەرببڕن لە گۆڕانکاری کۆمەڵدا، ئەو دەم جێ بۆ توندوتیژی زۆر تەسک دەبێتەوە. بەڵام کە هەموو دەرگایەک دەکرێت بە حیزبی و دەکرێت بە موچی بنەماڵە و کەسانی دەستڕۆیشتوو، ئیدی هیچ کەسێک ناتوانێت بەشداری بکات لە گۆڕانکاری کۆمەڵدا، لە ئەفراندنی هەزری گۆڕانکاری کۆمەڵدا. کۆمەڵێک هەموو دەستگاکان داگیر دەکەن و ئەوان بە ئێمە بە هەموو کەسێک دەڵێن، جا ئێمە مامۆستای زانکۆ بین، مامۆستای ئاینی بین، قوتابی بین، بازرگان بین، ڕۆشنبیر بین، هەچ کەسێک بین، لە هەر توێژێکی کۆمەڵایەتیدا بین، ئەوان بە ئێمە دەڵێن چی بۆ ئێمە باشە. ئەو پێم دەڵێ کە ڕیفراندەم بۆ من باشە، من بۆم نییە گفتوگوی. ئەو پێم دەڵێ من ڕیفراندەمە بۆ کەم، ئەگەر سەری گر خوا نەیبڕێ و ئەگەر سەریشی نەگرەوە، ئەوە بڕی پشتی دیکتاتۆریەتە، ئەلەوێەوە هێت لەسەر هەڵدەدا. ئێستا با بزانین ئەم دۆخە بەرەو شوێ دەچێت، یا ئەم دۆخە بەرەو شوێ چووە. هەموو ئەو دامەزراوە گردبوونەوە ڕێکخراوانەی کە ئاماژەم پێدان، هەموو ئەوانش کە ئاماژەم پێنەدان، دیارە زۆری دیکە هەیە کە نەمتوانیوە لە چوارچێوەی ئەم نمایشەدا ئاماژەی پێ بدەم. هەموو ئەمانە ڕۆڵی خۆڕسکی خۆیان نابین، داگیر کراون یان ڕۆڵێکی نەگەتیڤیان دراوەتەیە، تەرخان کراون بۆ پیرۆزکردنی کۆمەڵێک کەس، چەم هەزر. هەموو ئەمانەیان بڤە کردووە و بە توندوتیژی پیرۆزیان کردوون. کەس نابێت توخنیان بکەوێ، خۆگەر کەسێک ئەو قاوەغەی بەزان داهاتووی نادیارە. سەرکوتکردن و ڕێنەدان بەسەر هەڵدانی دیبەیتی کۆمەڵایەتی ئەنجامی گەلێک خراپی دەبێ. سایەکەیەکە باسییان دەکەم.
کۆمەڵ هاوڵاتان بەشداری ئەو دیبەتە نابن کە ژیانی خۆیان و نەوەکانیانی لەسەر بەندە، بەمەش ئایسۆلەیتە بن، نامۆ دەبن. لە کۆمەڵێکدا دەژین کە نامۆن پێی. مرۆڤ لەلایەکی دیکەوە وە گیاندارێکی ژیری کۆمەڵایەتی پێویستە بەشدار بێت لە چارەنووسی خۆی و دەوروبەریدا. جا ئەو دەوروبەرە ژینگە بێ، خێزانەکەی بێت، گەڕەکەکەی بێت، شارەکەی بێت، وڵاتەکەی بێت، نیشتیمانەکەی بێت. گەر هێزری سەردەم سەرهەڵ نەدات لە دیبەیتی کۆمەڵەوە بە کەناڵی ئەو گردبوونەوە و ڕێکخراو و دامەزراوانەی باسم کردن، کۆمەڵ بێهیوا دەبێت. کۆمەڵی بێهیواش گومانی تیانێ نەخۆشە. دیبەیت لە کۆمەڵدا جا لە هەر بوارێکدا بووە، ئێمە هەمومان بەشدارین تیایدا، چونکە هەمومان لە زۆر بواری کۆمەڵایەتیدا بەشدارین. جا میدیا بێ، سۆشیەڵ میدیا بێ، ڕێکخراوی مەدەنی بێ، ڕێکخراوی حکومی بێ، ڕێکخراوی دەوڵەت بێ. دیبەیت وەک فێرگەیەک وایە هاوڵاتی ئامادە دەکات بۆ هەستکردن بە بەرپرسیارەتی و ڕەنگە بەشداری بکات لە پەرەپێدانی کۆمەڵدا. بۆ نمونە کەسێک حەزی لە وەرزشە دەچێتە یانەیەکی وەرزشەوە، کەسێکی دیکە حەزی لە سیاسەتە دەچێتە ڕێکخراوێکەوە کە بەشداری لە سیاسەتدا بکە. کەسێکی دیکە حەز دەکات بەشداری بکات لە حکوومەتدا، ڕەنگە بچێتە ناو حیزبێکی سیاسیەوە. بەڵام ئەگەر هاوڵاتی خۆی لەمانە لە هیچیان نەدۆزیەوە، چونکە هەمویان قۆرەق کراون و هەمویان دژی بەرژەوەندی و خواستی ئەم کەسە نەگەتیڤە بێت، ئەم کەسە نەخۆش دەکەوێت، ئەم کەسە ڕەنگە بگوڕێ بە کەسێکی تونگوتیژ. هاوڵاتیەک گەر بەشدار بێت لە پەرەپێدانی کۆمەڵ بە پێی توانای خۆی، زۆر کەم پەنا بۆ تونگوتیژی دەبات. ئەو تونگوتیژەی لەسەر شەقامەکانی کوردستان دەیبینین ئەنجامی ئەوەیە کە هاوڵاتی هیچ ڕێگەیەکی دیکەی بۆ نەماوەتەوە گزارش لە خۆی، لە خواستی خۆی، لە حەزی خۆی، لە ئارەزووی خۆی بکات. گەر دەستەیەکی بچووک دەسەڵاتیان قۆرەق کرد و دەرفەتیان بە هاوڵاتیان نەدا بەشدار بن لە دیبەیتی کۆمەڵایەتیدا، هاوڵاتی نەئارام دەبێت، کۆمەڵ نەئارام دەبێت، پەنا بۆ توندوتیژی دەبات، نەخۆش دەکەوێت. خۆگەر هەمومان لە پرۆسەی سیاسی و کۆمەڵایەتی دوورخراینەوە، ئەو هەمومان کار دەکەین بۆ تێکدانی گەل و نیشتیمان لە برێوەی کاری بۆ بکەین. هاوکات شیرازەی مۆڕەڵ و ئەتیک دەپچڕێ. ئەوەیە کۆمەڵی نەخۆش. کۆمەڵێکی لەم جۆرە هەمیشە دەستی دەرێکی بە ئاسانی دەچێتە بینەقاقای. کۆمەڵ هیچ دەرفەتێکی نییە گۆڕانکاری بکات. ئەگەر لایەنێک لە دەرەوە هاوکاری بێ بۆ گۆڕانکاری، کە دیارە لایەنێکی دەرەوە بۆ بەرژەوەندی خۆی وا دەکات، بەڵام کۆمەڵی چارێکی نامێنێت. تەنیا ئەوە نەبێت کە بەشداری بکات لەگەڵ دەستێکی دەرەکیدا. گەرە و دەستە دەرەکیە ئامانجیشی تێکدانی هەموو ئەوە بێت کە کۆمەڵ کاری بۆ دەکات. گەر کۆمەڵ بە هیچ جۆرێک هیوای بە گۆڕانکاری ئاشتیانە نەبێ، گەر کۆمەڵ بێهیوا بێ لە ڕادەستکردنی ئاشتیانەی دەسەڵاتدا، تەنیا ڕێیەک بۆی بمێنێتەوە توندوتیژیە. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا لەگەڵمدا بوون، هەتاکو بەشێکی دیکە ئارام و بەختەوەر بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی، ڕێبوار فەتاح. هیوادارم ساڵی داهاتوو 2021 ساڵی بەختەوەری و ئارامی و شادمانی بێت.